یەکەمیان داوا لە برایانی شۆفێری تەکسی و پاسی خەتەکان و ناوشار و دەرەوەی شار دەکەین کەوا پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن کە دەری کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتا کوشندەیە. دووەمیان ئێمە داواکەین کەوا پاس و تەکسیەکان هەموو ڕۆژێ پاک ڕابگرێت و دەستکی دەرگای ئۆتۆمبیلەکانیان وە کوشتنەکانیان ڕۆژانە تاقیم کرێ. و من داواکارم لە برایانی شۆفێری هێڵەکان کەوا ژمارەی ئۆتۆمبیلەکانیان کەم بکەنەوە بۆ نیوە بۆ ئەوەی کە کەمترین پاس بوونی هەبێت لە گەراجە و ئەو نەفرانەشی کە باری یەکەن کەمتر بێت لەو ڕێژەیە کە ئێستا باری یەکەن بۆ ئەوەی کەمترین نەفەر لە ناو پاسا بێت. هەروها داوایان لێ دەکەم کەوا لە کاتی بە ڕۆیشتنە پەنجەرەکانیان بکەنەوە بۆ ئەوەی هەواگۆڕکە لە ناو ئۆتۆمبیلەکانیاندا ببێت.